سلام ڕێزمەیە بۆ هەموو گوێگران بۆ هەمووانی کە لێرن من پێیان دەڵم بەڕاستی ئەم شەو شێوەیەکی مێژوویە کاوان لێرن و گوێبیستی کۆمەڵێک بابەتی ئەزمون دەبن کەسانێک کە لە خودی خۆیاندا و ئەزمونیان بەرجەستە کردووە دەمێ بە کوردی چەند خاڵێک باسکەم لەسەر ئەم خۆلە وەکو حقیقەتێک و ئەمانەتێکی عیلمی و ئەمانەتێک بۆی کە ئەوەی بخۆمان پێ خۆشە بەڕاستی بۆ دەوربەرمان بۆ ئەوانەی کە گوێبیستی ئەو جۆرە خولانە بوون پێم گێنم چوار خاڵ باز دەکەم بە کورتی خاڵی یەکەمیان بەڕاستی لێرەکانە لەم خولەدا ئێمە ئەو زانست و زانیاری دەربارەی مێشکی یادگا و دەربارەی چۆنێتی تەرکیز و سەرنج و هەموو بابەتانی کە لە خول یاخود لە کتاب یاخود لە خوێندنگا و لە بەشەکانی ئەکادیمی کە ئێمە بیستومان یاخود گوێبیست بووین لێرەکانە ئێمە بە شێوەیەکی کردداری ئەو زانستانە بەرزەسە دەکەین واتە تەنیا لە خوێندنەوەی کتێب و دێڕ و بیستندا نامێنەوە دەبنە بەشێک لە ژیانی ئێمە بە عملی هەموو ئەوانە مارەسە دەکەین ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە چون کاتێمە زۆروی کتێبەکانی گەشەپێدانیا خودێنێڵپی یاخود بەشێکی ئەوانە بێگومان باسی بەکردارکردن دەکەن بەڵام بەکردارکردنەکان بەداخەوە زۆر زۆر کەمن و ئەگەر بێت و بەدەستە جەمعی نەبێ تۆ ناتوانین بەسەریاندا زاڵبی خاڵ دومیان لەم خولەدا کە من زۆر بە کورتی دەمەوێت ئاماژە بە خاڵەکان کەمەگەرنا بە چەندان ساعت و بە چەندان ڕۆژدانیشین باسی خاڵە ئیجابیەکانی ئەم خولە بکەین ئەمە ناتوانین حەقی تەواوی خۆی پێ بدەین ڤیو پۆینتی ئینسان دەگۆڕ لێرەکانەوەتە تێڕوان و جەناڤاری ئینسان گۆڕانکارێکی زۆری بەسەردادێت نەکتەنیا لەسەر ڕووی یادگا خوێندن زاکیرە ئەو بەشانە بەڵکو لە تەواوی تێڕوانی گۆڕانکاری بەسەر لە تەواوی ژیانیدا واتە ئاڕاستی ژیان و وەجی ژیانی گۆڕانکاری بەسەردادێت پێشتر دیدگایەکی هەبوو بۆ ژیان بەڵام دوای ممارسەکردن و خوێندن و مطالعە و متابعەکردنی ئەم خولە وا لە ئینسانەکە دێت کە دیدگایەک و خۆت دۆزێتەوە و ئاڕاستی جهەتێک بێت کە دەزانێت ئەوە ئەو شوێن و مەکانەتی ئەوە چکاتی وەکو مامۆستاش باسی کرد لێرەکانێت تۆ تعزیزی ئەو زانیارە دەکەی کە پێشتر وەرگرتنەوە تەبدیل و تەغییری ئەو زانیاران دەکەی کە بەدڵت نین یاخود خراپە ئینسانەکەدا دواتر تەبەنی کۆمەڵێک زانست و زانیاری نوێ دەکەی خاڵی سێمیان ئەزانی من کە گوێبیستی منن ئێستا لەگەڵ خاوەن هیمەتەکاندا لێرەکانە تۆ ڕێگایەک دەبڕیت وتەیەکمان هەیە بەڕاستی باسی لەوە دەکات تۆ دەڵێت ئەگەر تۆ دەتەوێت لەگەڵ کەسانی خاوەن زیرەک بیت واتە کەسێکی زیرەک و توانەدابی دەبێت هاوڕێتی لانیکەم 5 کەس یاخود 6 کەسی زیرەکی پێشخۆت بکەیت بۆی بتوانانی لەگەڵ ئەوان بەڕاستی ممارەسە بکەی مطالعە بکەی لەگەڵ ئەوان تێکەڵبی ئەگەر تۆ بەڕاستی لەگەڵ کۆمەڵە خاوەن هیمەت نەبی ناتوانانی ئەم ڕێگا ببڕی وەکوترا مڕ مع هیمەمی العالیە واتە تۆ لەگەڵ خاوەن هیمەت و هیمەتە باڵاکاندا هەنگاو بنێ و ڕێگا بگرە خاڵی چوارەمیان بەڕاستی کە دەمێ باس بکەم مامۆستایان سەرپەرشتیارانی ئەم خولە حەقی تەواوی باسکردنیان من ناتوانم لێرەکانە بەڕاستی باسکەم بەس پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من لەم یشکری ناسە لەم یشکری لەواتەوەی کە سوپاسگوزار نە بەرامبەر بەندەکانی خوای گەورە لە چاکە و لە حەسەناتیان بەرامبەر یەکتر ناتوانێت سوپاسی خوای گەورەشکە بەڕاستی ئەوەی کە ئەوان دەیکەن ئەو دڵسۆزیە و محیبەتەی کە ئەوان هەیەە بۆ فێرخوازان و ئەوانەی کە لەگەڵیان لەم خولەدا مەگەر خوا بخۆی بزانەوانە چەندە دڵسۆزن ئەوان هاودەمێکی ڕۆحن هاتوون تۆ لە جەنگەڵستانی خەفەت و ناڕەحەتی ببن بەرەو ئاسوودەی و کەناری ئارامی و کەنارێک کە بەڕاستی دۆزینەوەی خودی ئینسانی تێدا بێت ئەوان بەڕاستی هاودەمن بڕوا بکەن ئازانی من مامۆستایانی ئەم خولە بە شەو نامەیان بۆ دێنی بۆ کاتژمێرەکانی کۆتایی شەو کە خەڵکان نووسن ئەوان ئامادەی هاوکارین ئامادەن لەگەڵ تۆ وەڵامت دێنەوە بەیانیان دوانی هەموو کاتەکان لەگەڵ تۆن تاوەکو تۆم بگەی بەو ئامانج بۆ ویستەی کە خۆت دەتەوێت ئەوان بەڕاستی هاودەمێکی نزیکی ڕۆحن من ناتوانم حەقی تاوایان پێ بڵێم من دەستی یەک بەیەکیان دەگوشم داواکان خوای گەورە بە باشترین پاداشەکان پاداش نێداتەوە چکاتی بەڕاستی ئەوان زۆر ماندوون لەگەڵ فێرخوازان و نمونەیەکی جوان بۆ خودی نەکوردستان بۆ مرۆڤایەتیش خوای گەورە موفقیان کە دەمەوێت کۆتاشت باسی ئەوە بکەم بەڕاستی لێرەدا زانیارەکان دەبن بە یاریکردن واتە تۆ چۆن چێژ لە یاریکردن دەبینی ئاواز چێژ لە زانیارەکان دەبینی بەم شێوازە ئەمە سپاس بخوای گەورە
لە یەک خولەکدا سپاس بخوای گەورە گەشتم بە 48 چرکە لە بەرکردن واتە لاپەڕەیەکم حفظ قورآن کە سپاس بخوای گەورە بە 48 چرکە ئەوش فەزلی خوای گەورەیە. پاشانیش مادووبوونی ئەو مامۆستا ئازانەیە لەگەڵ ئێمەدا و من دەمەوێت کۆتاشت بەو ئازانە بڵێم ئەوان کە ئێستا گوێبیستن و لێرەکانن و بەشداری ئەم میتینگی ئەو شەویان کردووە ئیلا چاکەیەکیان کردوە لێوان خۆی خوای گەورەدا بۆی خوای پەروەردگار ئەو نیعمەتی پێبەخشیون ئیلا چاکەیەکیان کردو هەموو ئەوانەی کە ئێستا گوێبیستن بۆی خوای گەورە و نیعمەتی پێبەخشیون و ئامادەن لەم وێبناردا. ئینشاءڵڵا هەموو لایەکتان سەرکەوتو دەبن موفەق دەبن خوای گەورە دەرەجەتان عالی کات و بگەن بە ئامان جویست و خەونەکانتان. ئاوات ئەکادیمی گەورەترین ئەکادیمیای ئۆنلاینی کوردی، زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا. مێشکت چالاک بکە.